ئیبراهیم ڕەئیسی لە ڕووداوی کۆپتەرەکەدا گیانی لەدەستدا. زۆر کەس وتیان پۆستی داهاتووی ڕابەری ئێران دەبوو، بەڵام تازە دەرکەوتووە 6 مانگە ئەو چانسەی نەماوە. ئێستا ناوی کوڕەکەی خامنەیی و کوڕەزاکەی خومەینی دێت بۆ ئەوەی بچنە سەر کورسیەکەی ڕابەر، بەڵام ئەوەش هەروە ئاسان نییە. ئاژانسی ڕۆیتەرز لە ئازاری 2 سەرچاوەوە ئاشکرای کردووە کە بەر لە 6 مانگ ناوی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی کۆچکردووی ئێران لەناو ئەو لیستەدا دەرهێنراوە کە دەشێت ببنە شوێنگەرەوەی عەلی خامنەیی ڕابەری شۆڕشی ئیسلامی لە ئێران. هۆکاری سڕینەوەی ناوی ڕەئیسی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئاستی جەماوەری زۆر دابەزیوە و خراپ وڵاتی بەڕێوە بردووە لە کاتی قەیرانەکاندا. ڕابەری شۆڕشی ئیسلامی لە ئێران لەلایەن ئەنجومەنی شارەزایەنی ئەو وڵاتەوە دیاری دەکرێت کە لە 88 کەس پێکاتون. ئێستا زیاتر لە جاران بیر لە شوێنگرەوەی خامنەیی دەکەنەوە، بە تایبەتی کە ڕابەرەکەیان تەمەنی هەڵکشاوە و گەشتۆتە 85 ساڵ. پێشتر زۆر باسی ئەوە دەکرا کە دوو ڕکابەری بەهێز هەن بۆ شوێنگرەوەی خامنەیی. یەکێکیان ئیبراهیم ڕەئیسی بوو، ئەوەی دووەمیان مجتەبای کوڕی دووەمی خامنەیی بوو. بەڵام بەپێی ئەم زانیاری ڕۆیتەرز بێت 6 مانگە ڕەئیسی ئەو چانسەی لەدەست داوە. بەرپرسێکی پێشووی ئێران بە ڕۆیتەرزی وتووە پێشبینی دەکرێت ئەم ماوەیە ناوەندە دەستڕۆیشتۆکانی ئێران بە تایبەتی سوپای پاسداران و پیاوە ئاینێ قسەڕۆیشتۆکانی قوم زیاتر هەوڵەکانیان چڕ بکەنەوە دەست و برد بکەن بۆ دیاریکردنی شوێنگرەوەی خامنەیی. سەرچاوەکە وتوویەتی مردنی ڕەئیسی گورزێک بوو بەر پرۆسەی هەڵبژاردننی ڕابەر کەوت. هەرچەندە هەندێک کەس دەڵێن ڕەئیسی باشترین شوێنگرەوە بوو، بەڵام کەس نازانێت بەڕاستی نیازی دڵی خامنەیی چی بووە و کێی داناوە بۆ پۆستە. لە دوای گیان لە دەستدانی ئیبراهیم ڕەئیسیەوە بەچڕی ناوی دوو کەس دێت بۆ ئەو پۆستە. یەکێکیان مجتەبا خامنەییە و ئەوەی دیکەیان عەلی خومەینی. ئەمەی دووەم کوڕەزای خومەینی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێرانە و ئێستا لە شاری نەجەفی عێراق نیشتەجێیە. بەڵام ئەم دوانەش ئاستەنگیان لە پێشە، چونکە لە ناو گوێلێ گیراوەکانی ئێراندا ڕەوتێکی بەهێز هەیە دژی ئەوەن پۆستی ڕابەر لە باوانەوە بۆ کوڕەکانیان بگوازرێتەوە. عەلی خومەینی کوڕی ئەحمەد خومەینیە، دووەم کوڕی ئیمام خومەینی. چەند ساڵێک دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە بارودۆخێکی تەم و مژاویدا کۆچی دوایی کرد. کوڕەزاکەی خومەینی لە دایکبووی ساڵی 1985 و خێزانەکەشی کچەزای عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەیە لە عێراق. لە کاتی ناڕەزایەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی عەلی خومەینی وتبووی ئەم گەلە زۆر ئارامگرە بۆیە مافی خۆیەتی ناڕازی بێت. پاشنیوەڕۆی یەکشەممە 19 پێنجی 2024 هەواڵ هات کە کۆپتەرەکەی سەرۆکی ئێران دیار نەماوە. دوای 16 کاتژمێر ئینجا تیمە فریاگوزاریەکان دۆزیانەوە و گەیشتنە شوێنی ڕووداوەکە. ئەو کات زانیان هەموو سەرنشینەکانی کۆپتەرەکە تیاچوون. کۆپتەرە لێ قەوماوەکە 9 کەسی هەڵگرت بوو. ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆمار، حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە، مالیک ڕەحمەتی پارێزگاری ئازربایجانی ڕۆژاوە، محەممەد عەلی ئەلهاشم ئیمامی تەبرێز و نوێنەری ڕابەری ئێران، مەهدی موسەوی بەرپرسی دەستەی پاسەوانی سەرۆکی ئێران. جگە لەمانەش پاسەوانێکی و فڕۆکەوان و یاریدەری فڕۆکەوان و ئەندازیاری تەکنیکی لەناو فڕۆکەکەدا بوون.